ئەم شەویش دووبارە هەڵەسینەوە بە بانگەشەی هەڵبژاردن لە شاری کەرکووک بۆ سەرخستنی لیستی نیشتیمان و کاندیدی ژمارە سێی کۆمەڵی ئیسلامی لە شاری کەرکووک. هیوامان سەرکەوتنە، هیوامان کۆکردنەوەی زۆرترین دەنگە لە شاری کەرکووک بۆ کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس بۆ ئەو گەنجە خوێن گەرمانەی کەوا شەوانە دەرەچێن لە قوتابیان و لە لاوان و لە هەموو چین و توێژەکان کە هەموو شەوێ بەخۆبەخشانە بەبێ ئەوەی هیچ شتێکیان بۆ بکەین دێنە سەر شەقامەکان و حەملە و بانگەشاکەن بۆ تیمەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ کاندیدی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک. ئێمە سوپاسی خوای پەروەردگارەکەین کەوا سەربەرزین، ئەتوانین کار بکەین، ئەتوانین داوا لە خەڵکەین متمانەمان پێ بەخشێ. ئێمە سوپاسی خواکەین کە هیچ مەلەفێکمان لەسەر نییە، ئێمە بە شەرمەوە داوا لە خەڵک ناکەین، بە دەنجێکی دلێر بە خەڵکەڵێن متمانەمان پێ بەخشن. سوپاسی خواکەین کە لە ئەمنیەتی کەرکووکە دەستمان نەبووە لە خراپکردنی بژێوی خەڵکە، لە بژێوی مامۆستایە، لە خراپکردنی لە 16 ئۆکتۆبر، بەڵکو بۆ باشکردن و بۆ هەوڵدان بۆ باشکردنی ئێمە دەورمان هەبووە و قسەی خێرمان کردووە و بۆیە داوا لە خەڵکەکەین کە متمانەمان پێ بەخشن ئێمە ئەتوانین برینەکانیان ساڕێژ بکەین پشت بەخوای پەروەردگار.